ژەنڕاڵ جۆسف دەنفۆرد بەرپرسی ستونە هاوبەشە لەشکریەکان ڕۆژی سێشەممە گەیشتە بێژینگ لە کاتێکدا بەردەوامە لە گەشتەکەی بۆ وڵاتانی ئاسیا. دەنفۆرد دەڵێت ئەو دەیەوێت تیشک بخاتە سەر وابەستەی ئەمریکا بە سیئۆڵ و تۆکیۆی هاوپەیمانیەوە، بەڵام پەیوەندی لەشکری بۆ لەشکری نێوان ئەمریکا و چینیش زۆر گرنگە. لە سەروبەندی هەڕەشەکانی کۆریای باکور بۆ سەر دوورگەی گوام، ژەنڕاڵ دەنفۆرد بەر لەوەی لە سیۆڵ دەربچێت بۆ پەیامنێران دووە. ئایا ئێمە ئەو توانایەمان هەیە کە بەرگری لە نیمچە دوورگەی کوریا بکەین؟ ئایا ئەو توانایەمان هەیە گوام و هەوایی ویلایەتە یەکگرتووەکان بپارێزین؟ وڵامەکە بەڵێ دەتوانین. سەر لە بەیانی ڕۆژی سێشەمە ئاژانسی دەنگوباسی فەرمی کۆریای باکور ژمارەیەک وێنەی بڵاو کردەوە کە نیشان دەدات کیم جون ئۆنی سەرۆکیان سەردانی سەرکردایەتی هێزی استراتیژی کۆریای کردووە. ئاژانسەکە بڵاوی کردوتەوە کە کیم ئەو بڕیارەی دواخستووە کە هێرش بکرێتە سەر گوام لە کاتێکدا بۆ ماوەیەکی زیاتر دەیەوێت چاودێری کردارەکانی ئەمریکا بکات. لە وێنەکاندا نیشان دەدات کیم لەگەڵ ژەنڕاڵەکاندا دانیشتووە، لە ناویاندا کیم ژۆنگ سیک کە زانایەکی موشکی دێرینە و دەستی بۆ لە بەرنامەی ناوکی کۆریادا. کاربەرستانی ئەمریکا لە دوورگەی گوام خۆشحاڵن بەرامبەر بۆ ئاماژانی کۆریای باکور لە کاتێکدا کاربەرستانی ئەمریکا هەوڵ دەدەن بە ڕێگای نالەشکری مەسەلەکە چارەسەر بکەن. ئێمە خۆشحاڵین کە ئەو جارێکی تر بە بەرنمەکەیدا دەچێتەوە، هەر هیچ نەبێت وا دیارە جارێ هیچ هەڕەشەیەکی دەست بەجێ بۆ سەر گوام نییە. بەو ئاماژانی دەیبینین و دەیبیستین بڕواناکەم هیچ هێرشێکی موشکی لە داهاتوویەکی نزیکدا ئەنجام بدرێت. ئەم هەواڵە گەیشتە خەڵکیش لە کەناردەریاکانی گوام و هەندێک ئارامی بەخشی بە دانیشتوان و گەشتیاران. من نیگەران نیم، چونکە دەزانم ئەمریکا بە تەواوەتی توانای هەیە ئاگاداری ئێمە بێت. ئێمە بەرنمەیەکی زۆر باشی بەرگریمان هەیە، پارێکی زۆرمان بۆ بەرگری تەرخان کردووە، جا بۆیە من ناترسم لەوەی هیچ شتێک ڕوو بدات. بەڵێ من نیگەرانم، بەڵام ئەگەر تۆ هەموو کاتەکەت بە نیگەرانی بەسەربەریت، کاتی کەمت بۆ ژیان و خۆشیەکانی دەمێنیتەوە. هاوکات وەزیری بەرگری ئەمریکا جیمز ماتیس هۆشداری دەدات بە کۆریای باکور هەور هەوڵێکی بۆ گرتنە موشک بۆ ناو ئەمریکا دەبێتە هۆی دەستپێکردنی شەڕ زۆر بە خێرایی.